وەزیری کیبی حکومەتی هەرێمی کوردستان پەیامتان بۆ جژنە پیرۆزی بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ خوێندکاران و دانوستان. ئەو ساڵی ڕابردوو لە ڕووی ئابووریەوە تۆزێک ساڵێکی ناخۆش بوو لە هەرێمی کوردستان. ئەو بارودۆخەداراییش پەیوەندی بە ظروفی مۆزوعی دەرەوەی ئێرادەی هەرێمی کوردستان هەبوو، بە تایبەتی شەڕی داعش و بەرزبوونەوەی نرخی نەوت و هاتینێ هەموو ئاوارانە. ئومێدەوارین ساڵی دوای جەژن خۆشی و بەختەوەری بگەڕێتەوە بۆ هەموو هەرێمی کوردستان و میلەتی ئێمە شایانی ئەوەیە لەو قەیرانە ڕزگاری بێت و بە مافەڕاوەکانی خۆی شاد بیتن. من دەمەوێت لێرەدا زۆر سپاسی هەموو مامۆستایانی کوردستان بکەم کە زۆر خۆڕاگرانە بەرگری ئەو نەبوونیان کرد و نەیان هێشت سرای زانست لە هەرێمی کوردستان بکوژێتەوە، درێژەیان بە پرۆسەی خوێندندا. ئەوە خۆی لە خۆیدا سەربەزیەکی زۆر گەورەیە بۆ مامۆستایانی کوردستان و ئینشاءڵڵا ئێمە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆزیش نەتائیجی پۆلی 12 بنەڕەتی بۆ خوێندکاران و قوتابیانی خۆشەویست ڕادەگەینین، لەبەرەوەی لە بەحقەت نەتائیجەکان تەواو بووە، بەڵام نەمانویست لە ئەو چەند ڕۆژەی جەشندا تۆزێک تەڵەبە لە ڕووی نەفسیەوە لە قەلق دابیتن بۆیە هێقسمانە دوای جەژنەوە. ئومێدەوارم هەموو ئەو تەڵەبانە هەموو خوێندکار و قوتابیانە هەر یەکێک حەقی خۆی چییە ئەوە بەدەست بێنێتن و دڵنیایان دەکەمەوە کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە یەکسانی هەر تەڵەبەیەک مافی خۆی چییە ئەوە وەردەگرێتن. ئومێدەوارم ماندیبوونیان بەلاش نەڕواتن، هەر یەکە ئایندێکی گەشت بۆ وڵاتی خۆی بۆی بتوانیتن لە ئایندە خزمەت بکاتن بەدەست بێنێت. ئەو هەفتەی دوای جەژن، یعنی ئەو هەفتەی دەکەوێتە دوای جەژن لە دووشەمەوە تا پێنجشەم، لە دووشەم تا پێنجشەم نەتیجەی پۆلی 12 ئامادەی و نەوەی بنەڕەتی ئەعلان دەکرێت. لەبەرەوەی نەتیجەکانی پۆلی 12 ئامادەی لە خولی دووەم زیاتر بەدەردەکەوێت، لە خولی یەکەم زیاتر خوێندکاران قوتابیان دەبینی هەیە مەسەلەن لە 6 دەرس تاقیکردنەوەکانی ئەنجام داوە، بەڵام دەرسێکی هێشتوتەوە بۆی نمرێ باشتر بێنێ، یان هەیە بۆ نمونە 3 دەرس یان زیاتری هێشتوتەوە، یعنی چەند دەرسێکی هێشتوتەوە و هەشە تەڵەبە هەیە 2 دەرسی تاقی کردوێتەوە، بەڵام بارودۆخێک هاتوتە پێشی وای لێ دەکاتن کە ساڵی ئایندە تاقیکردنەوەکانی ئەنجامدا، بۆیە دەکرێت بە شێوەیەکی گشتی بڵێن ڕێژەی دەرچوون یان ڕێژەی سەرکەوتن لە پۆلی 12 ئامادەی ئەو ساڵ بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو چەند دەرەجەیەک لەوانەیە باشتر بێت.